خوێنکارانی قوتابخانەی باسەڕە لەم قوتابخانە نوێیە کە بە ناوی قومریەخانەوە ناونراوە کە کاتە دایکی کاک نەزمەدین و قومریەخانیش بۆ خۆی لێرە داوای کردووە کە ژوورێکی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتی و هاوکاری ئەو منداڵانە بدا کە قوتابین و کەم دەستن و خانەوادەکانیان پێویستیان بە پاڵپشتی و پێداویستی زیاتر هەیە و وەرکەشە گرناستۆ بەسپاسیانەکەین و کاک نەزمەدین و گروپی کۆمپانیەکانی کاک نەزمەدین ڕۆڵی گرنگیان هەبووە لە هاوکاریکردن و خزمەتکردنی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەمە یەکەم کار و دڵنیاشم کۆتا کاریشان ناوێت کاری دیکەشیان دەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە لە کابینەکە هەتا ئێستا 36 قوتابخانەمان کردووە ئەو 36 قوتابخانەیە بەشێکیان ئەو پرۆژانە بوون کە پرۆژە تاوا نەکراوەکان بوون لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان تەواو کراوە ئەمە بەشیشی دیکەیان ئەوانە بوون کە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان تەنسیقیان لەگەڵ کردوین بەشێکی دیکەیان ئەوەیە کە لەسەر بودجێ پەرەبێدانی پارێزگاکان ئەنجام درراوە هەر لە 2 مانگ پێش ئێستا لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی 2 قوتابخانەمان کردەوە کە لەسەر بودجێ پەرەبێدانی پارێزگاکان بۆ قوتابخانەی لەسەر بودجێ وەبەرهێنانی وەزارەتی پەروەردە بووە داتا و ئامارەکان بە شێوەی ڤیدۆیەکی کورت و بۆ پارێزگاکانیش و تەوزیعیشان ئێمە ئیعلانەکەین و ئێستاش ئەو قوتابخانانەی کە زۆر لە حاڵەتی تەزیقی و پێویستین بۆ نمونە من پێرێ ڕەزامەندی جەنابی سەرۆکوەزیرانم وەرگر بۆ تاواکردنی قوتابخانەیەکی هەژدە پۆلی کە لەسەر بودجێ وەبەرهێنانی وەزارەتی پەروەردە لە ناحیەی کەڵەکی سەر بە قەزای بەردەڕەشی پارێزگای دووەم ئەم پرۆژانە بەردەوامە بن بە جۆرە و توانای ئیمکاناتی حکوومەت ئەوەی کە پێمان بکرێت بۆ ئەوەی کە تەختەی ژێرخانی پەروەردەی بکەین لە هەرێمی کوردستان توانین بکەین لە عێراق 114 قوتابخانە لە ساڵی ڕابردوو بە ئیمکاناتێکی دارایی زۆرەوە کەوتۆتە بواری خزمەتکردنەوە بەڵام لە هەرێمی کوردستان 36 قوتابخانە گوێڕای سەختی قەیرانەکان بەڵام تەنسیقی نێوان وەزارەتی پەروەردە و پارێزگارە بەڕێزەکان و هەروەها کەرتی تایبەتیش وای کردووە کە ژێرخانی پەروەردەی جۆرێک لە گەشتکردنی پێوە بینێ ئەوە تا ڕۆژانە دەمان بینن لەگە پارێزگارە جیاوازەکان لە هەموو هەرێمی کوردستان کاروانی ئاوادانی بەردەوامە چاوی حکومەت کردوێتی چاوی حکومەت تەشجیعی کردو و کەرتی تایبەت کردوێتی کەرتی پەروەردە پەشی نەکەوتووە پەتای کەرتی پەروەردە پەشی نەکەوتووە پەتای کۆرۆنا هەیە لە زۆربەی دەوڵەتان لەبەر خۆپارێزی قوتابخانەکان داخراون و هەرێمی کوردستانی قوتابخانەکانی داخستووە ئێمە زۆر دەمێکەکەی ئەعلانمان کردووە کە دوو کۆبوونەوەکەین و ئەو وادەی دامان نابۆیەکی سێداوامی قوتابخانە بکەینەوە دەوادەکە پێشەخین ئەگەر ئامارەکانی ئەساوا بێ ئێمە مەسئولیەتمان لەسرە مجازەفە بە حیاتی مامۆسایان و قوتابیان و خوێنکاران ناکەین زیاتر لە 4000 مامۆسا و هەروەها 5000 قوتابی خوێنکار لە هەرێمی کوردستان لە ماوەی یەکمانکردنەوەی قوتابخانەکانی پۆلی 12 تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەبەرەوە ئەم قسانە بە پۆپۆلیستی و بە ئیعلام و بە مزایادە ناکرێت بە مەسئولیەت دەکرێت حکومەت بەرپرسیارەتی حکومەت مامۆسایان وان ناڵن عەفوم کە حکومەت بەرپرسیارەتی لەسەر شانە بەرامبەر بە خەڵک ئەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین ئەوەیە کە لە دوو دەمێکی ئەعلانیەوەمان کردو کۆبوونەوەی خۆمانەکەین و بەرنامەی خۆشمان گەڵاڵە کردووە بۆ ئەوەی ئەو داوامی قوتابخانە پێش بخەین و ساڵی خوێندنیش نافەوتێ وەرزی یەکەمیشە خوێنین و وەرزی دووەمیشە خوێنین بە شێوەیە کە کاریگەری لەسەر کوالەتی خوێندنیش نەکرد. بە دیاریکراوی نا بەڵام ئێمە ممکنە پێشنیاری 6 بکەین ئەگەر دۆخەکە گونجاو بوو لە ڕووی تەندروستیەوە ئێمە وەختی خۆشی جەنابی پارێزگاری سلێمانی کە ئەندامی لیژنەی باڵایە جەنابیشان لە کۆبوونەوەکە بەشدار بووە ئەو فاسیلە زەمەنی 16 هەتایەکی سێماندان بوو بۆ حاڵەتی تەقیمکردن وتمان بە ئەم تەقیمەمان لە بەردەسابێ بۆ بزانین قۆناغی 12 ئامادەیی چی لێ بەسەردێ ئەگەر ئامارەکان هەڵ نەکشا لەوێ بڕیارماندا لە کۆبوونەوەکەی 13 ئەگەر ئامارەکان هەڵ نەکشا ئەوە ئێمە زووتر ئەتوانین کۆ ببینەوە لە 2 بۆ ئەوی بڕیار بدەین ناوەندەکانی خوێندن زووتر بکەینەوە واتە ئێمە لە 13 یەکەم بڕیارەمان هەبوو من ناتوانم بڕیار بدەم بە تەنها لەبەر ئەوە ئێمە 2 کۆبوونەوەمان هەیە لیژنەی باڵا لەوێ لەسەر راپۆرتی ئێمە راپۆرتی وەزارەتی تەندروستی بە مشورەتکردن و ڕاوەرگرتنی وەزیرەکانی معنی لەناو کۆبوونەوەکە و پارێزگارە بەڕێزەکان و سەرۆکی ئیدارەکان هەمومان پێکەوە لەوێ بڕیارە دەین 2 کەی قوتابخانەکان نەکرێتەوە پێرە وەڵامی ئەو پرسیارەمدا و هەردوێنێ لەگەڵ وەڵامدا